جروبين تشكدار ماترسيا وان لسربرو سياسي العراقي مصطفى دليمي سياسة مدارج بغداي مهماني منه سلاف بوت بريز دليمي بريز دليمي دسبيكي دتخوازم بزانبن يعني اف جروبين تشكدار ماترسيا وهم دروشان افخوي هم جي دروشا درفده لسر بروسيا سياسية عراقي تشيا بسم الله الرحمن الرحيم تحياتي بەناوی خی بەخشندەی مێرەبان سەڵاو لە ئێوە بینەرانی کوردستان سوار ڕاستیەکەی گروپە چەکدارەکان میلیشیاش لە ڕووی یاسا و دەستورەوە بوونی نییە لە عراقدا نابێ شتێک لە نێو وڵاتدا هەبێ بە نێوی میلیشیا گروپی چەکدار چەک هەڵبگرێت لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتدا ئەمە یەکەم سەرپێچی دەستوریە کە پارت و لایەنە سیاسیە دەسەڵاتدارەکانی بەغدا کردویانە ئەمە کێشەیەکی درێژخایەنە پێشووتر زۆر هۆشداری لەو بابەتە دراوە لە چەندین کۆبوونەوە باستەوە کراوە لە چەندین چاوپێکەوتن ئاماژەمان بەوە کردووە کە ئەمە پەیامێکی نەرێنیە بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی پەیامێکی مەترسیداریشە بۆ سەر پێکهاتەکانی عێراق بە سونە بە کورد بە پێکهاتەکانی دیکە پێکهاتە بەڕێزەکانی تر کاردانەوە و ڕنگدانەوەی ئەم بابەتە ئەمڕۆ هەستی پێ دەکرێت هەست بەو مەترسیە دەکرێت بە تایبەتی لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان بە ئەنگەشەی هەموو وڵاتانی عەرەبی کراوە کە پەیوەندیان بە دۆزی فەڵەستینەوە هەیە بەڵام داوت نامەی بۆ عێراق نەناردووە ئەمەش بۆ خۆی پەیامێکە کاتێک بڕیارێکیش دەدەن دەیانەوێت بڕیارێکی سیاسی بدەن لەبارەی میلیشیەکان ڕوو لە عێراق ناکەن ڕوو لە کەسی ڕاستەقینە برێز لێمی ئەفتەی وێ واتەیەک و عێراق يعني حبونا ميليشياتان سروريا دولة عراقي تيك ددا وميليشيات بخوا دولة كنترول تكن بالتأكيد هي الميليشيات بەدڵنیاییەوە میلیشیەکان دەستیان بەسەر وڵات داگرتووە زۆرینیان پارتی سیاسیان هەیە بەداخەوە ئەو پارتلایەنە سیاسیانن کە بەشدارن لە حکوومەتی عراقیدا واتە هەم پارتی سیاسی هەم میلیشای چەکداری هەیە لە یەک کاتە بە هەردوو دی و کار دەکات ئەو پارتە سیاسیانەی کە بڕیاری سیاسیان ڕفاندووە میلیشیان هەیە لە بچووکترین ناکۆکیدا ڕوو لە درۆن و موشک و ئەم جۆرە بابەتانە دەکات دەست بە هەڕەشەکردن دەکا هەڕەشە لە کۆمەڵگە دەکا بە ئاشکرا لە ڕێگەی گروپی چەکدار و میلیشیەکانیەوە هەڕەشە لە خەڵکی دەکەن هەڕەشە لە لایەنەکان دەکەن ئەمە سەرپێچێکی ڕون و ئاشکرای دەستوری عراقیە تەنانەت مەترسێ بۆ سەر وڵاتانی دەوروبەری عراقش بینیمان کە چۆن درۆنیان بە هەرێمی کوردستانەوە بینیمان کە چۆن بۆ هێرشی درۆنیان کردە سەر هەولێر و سلێمانی هەموو ئەمانە بەهۆی چیەوەن دەکرێت ناردنی پەیام بن لەبارەی پەیامێکی سیاسی هەر گرێدای پەیامان برێز لێمی دخوازم بپرسم ئەمریکا بەریدەمەکە کورد چەندین گروپێن چەکدار دناو هەشتا شعبیدا وەکی ڕێخستنین تەرۆریست بنافکردن یعنی ئەمریکا چی پەیامێ دەدەی وان گروپێن میلیشیاتان و ئەف دەسەڵاتە بەغدایک و ئیرۆ هەیەش فەرم بە درێژای ساڵانی ڕابردوو لە سەرەتای دامەزراندن و دروستبوونی حەشدی شعبیەوە ئێمە لە میدیاکانەوە دەمانگوت ئەمانە کۆمەڵێک میلیشیا هاتوون خۆیان لەژێر پەردەی حەشدی شعبی حەشارداوە ئەمانە دەڵێن ئێمە حەشدی شعبین موچە لە حکوومەتی عراقی وەردەگرن چەک لە حکوومەتی عراقی وەردەگرن ژیانیان لەسەر حکوومەتی عراقیە بەڵام ئەمە بە ڕۆژ دەکەن بە شەویش فەرمان لەلایەنی دیکە وەردەگرن سەرپێچی دەستور دەکەن سەرپێچی یاسا دەکەن و ناتنە ژێر فەرمانی حکوومەتی عراقی سیر و سەمەرە لەوەدایە تۆ هەموو شتێکت لە دەوڵەتی عراقی وەربگری تەواوی بابەتەکان پەیوەست بە حکوومەتی عراقیەوە
بەڵام بڕیارت بەدەست حکوومەتی عراق نەبێت بله. لە دەرەوەی سنوور بێت چونکە ئەمانە بڕیارەکەیان لە دەرەوەی عراقەوە دێت ئەم بابەتەش بەڕاستی شتێک نییە بەسەر حکوومەتی ئەمریکاوە بچێت و حکوومەتی ئەمریکا لەمە بێ ئاگا بێت دەوە دەزانن ئەمە دەبێتە هۆی ناسەقامگیری سیاسی لە عێراق ئەمریکا زۆر باش ئاگدارەوە دەزانێت لە ژێر پەردەی حەشدی شعبی میلیشیاکان کاری خۆیان دەکەن ئەمە جانەک بۆ ئەمریکا بۆ پارێت بۆ خەڵک و کۆمەلگا کێشیان دروست کرد و بوونەتە مەترسی بۆ سەر خەڵکی مەدەنی پارەی خەڵکی دەبن خەڵک دەکوژن خەڵک دەرفێنن خەڵک تیرۆر دەکەن بەڕاستی ڕفتاریان بۆ تا ڕفتارێکی تیرۆرستانە ئەمە بە هیچ شێوازێک ڕفتارێکی نیشتیمان پەروەرانە نییە بەڕاستی من نامەوێ باسی دروشمەکانیان بکەم چەندین ساڵە ئەمانە باسی مقاومە لە دژی حکوومەتی ئەمریکا دەکەن و بەڵام ئەمانە لە هەمان کاتدا بەشێکن لەو حکوومەتەی کە ڕێکەوتنیان لەگەڵ ئەمریکا کردووە کە ڕێکەوتنی استراتیژی درێژمە ودایە بە هەمان شێوە کاتێک بابەتەکە هاتە سەر قودس یاخود ئیسرائیل هێرشی کردە سەر قودس في شەکێکیان بە ئاراستەی ئیسرائیل نەتەقاندووە کە چەندین ساڵە باسی درشم دەکەن و خوێنی عەرەب و مسلمانیان شتووە لە پێینەوە دۆزی فەڵەستین وەکو خۆیان دەیان گوت بەڵام ئەمڕۆ کە بابەتەکە هاتە سەر کردار هیچ شتێکیان نەکرد. بله دەستخۆش سپاس بۆ تێبرێز مستەفا دلێمی سیاسەتمەدار شی بەغدای میوانی.